میلەتانی هیند و ئەوروپیەکان هەروەک دانیشتوانی میزۆپۆتامیا و دۆڵی ڕافیدەین دیاردە سروشتیە کاریگەرەکانیان دەپەرست وەکو ڕۆژ و زەوی و هەوا و هەتا دوایی. ئەم جۆرە پەرستنانە بەردەوام بوو هەتا لە وڵاتی میدیا کەسێک بە ناوی زەردەشت دەرکەوت داوای لە خەڵکی کرد تەنها یەک خودا بپەرستن، ئەویش خواوەند ئاهو ڕامزادایە کە خواوەندی ڕووناکی و چاکەیە. ئەلێرەوە چیرۆکی زەردەشتیەکان دەست پێ دەکات. کورد لە ڕەگەزی ئاریە لە سەردەمێکی نەزانراوە یان چەند هەزار ساڵێک پێش زاین کۆچیان کردووە بۆ کوردستان. کورد لە مادەکانیش کۆنترن کە بە کورد و مادیان وتووە مادیان، بەڵام زۆر جار لەسەر دەسەڵات و فەرمانڕەوای کەوتونەتە شەڕەوە. بەڵام بەگشتی ئەوانش هەر بە ماد ناسراون. کوردستانیش دەکەوێتە خواروی ئەرمەنستانەوە بە درێژای ڕووباری دیزلە و چیاکانی زاگرۆس و تا کەنداوی عومان ڕۆشتووە. لە ڕۆژ ئاواش بە درێژای ڕووباری فوراد ڕۆشتووە بە درێژای زنجیرە شاخی تورسب تا سووریا و شامات و کەناری دەریای سپی بڵاو بۆتەوە. ئەمە بەگشتی جوگرافیای کوردستان دەگرێتەوە کە تەنها ئینسایکلۆپیدیای ئیسلامی دانی بەم جوگرافیایەدا ناوە و لە مێژووەکەی ئەمینزەکی بەگدا لە سەرەتادا باسی لێوە کردوون. هۆزەکانی کورد بریتی بوون لە 7 هۆزی سەرەکی. هەرچەندە مێژوونووسان کورد بەوە زیاتر ناوزەند دەکەن لەو 7 هۆزە، بەڵام ئەوەی کە هەموو مێژوونووسان لەسەر یەکگرتوون بە ڕۆژهەڵات ناسەکانیشەوە و بە هەما شێوە مێژوونووسانی ناوچەکە و مێژوونووسانی کورد بەم شێوەیە. یەکەم، گۆتی یان جوودی ئاراراتی. دووەم، لۆلۆ. سێم، سیرەتی یان کورتی بە مانای دڕندا و ئازاردانی خەڵکی ناویان دەرکردووە. لە زمانی هەورامیدا سیرەت واتە دڕک. چوارەم، کاردۆخی یان کاری. پێنجەم، هۆری. شەشەم، سۆبارتۆ یان کاسی. حەوتەم، ماد بەو نیشتیمانی کە پێی دەوترێ کوردستان بڵاو بوونەتەوە. ئەو سەردەمانی کە کوردی پێدا تێپەڕ بووە. بەڵگەی مێژووی پاشماوە دیرینەکان وا باسییان کردووە کە کوردیان بە 5 سەردەمدا دابەش کردووە. یەکەم، سەردەمی پێش مێژوو کە چەند هەزار ساڵێک پێش زاین تا ساڵی 3600 پێش زاین کە گۆتیەکان 2 سەدا حکمیان کردووە، ئەویش بە لە ناوچوونی فەرمانڕەوایی نەرامسینی کوڕی سەرگۆن بە دەستی گۆتیەکان کە ئەم مێژووە زۆر ڕوون و ئاشکرا نییە. دووەم، سەردەمی پەیوەندی کورد لەگەڵ ئەکەد و ئاشووری و ئەلمانیەکاندا ساڵی 3600 پێش زاین تا ساڵی 853 پێش زاین، واتە کاتی فەرمانڕەوایی کەیقوبادی کوردی یان سەردەمی دروستکردنی دەوڵەتی ماد. سێم، لە ساڵی 853 پێش زاین تا 550 پێش زاین بە سەردەمی لە ناوچوونی فەرمانڕەوایی ماد بە دەستی کەیخەسرەوی گەورەی پارسیا کە بە سیروس ئەعظەم ناوبانگی دەرکرده بوو دەست پێ دەکا. لە دوای ڕووخاندنی دەوڵەتی ماد بە دەستی کەیخسرەوی گەورە مادەکان دەبنە بەشێک لە دەوڵەتی پارسیا. چوارم، 550 پێش زاین تا سەردەمی کەیخسرەوی گەورە کوردەکان جاروبار فەرمانڕەواییان کردووە، بەڵام زیاتر هەر ژێردەستە بوون. پێنجەم، کوردەکان لە سەردەمی ئاینی ئیسلام بەدواوە، ئەویش مێژوونووسان بە 3 قۆناغی گرنگ باسییان کردووە. ئەمانەی کە خسمانە ڕوو تەنها بۆ ناساندنی کورد بوو. ئەگەر بمانەوێت لە ڕووی سیاسی و دەسەڵات و فەرمانڕەوای کوردەکانەوە بدوین، لە ڕاستیدا ناتوانین بە چەند نووسینێک بەڵکو بە چەند کتێبێکش ڕوونیان بکەینەوە. ئەم ڕاهەندە تەنها بۆ ناساندنی کورد و کوردستانە. ئاینی کورد لەبەر ئەوەی کوردەکان زیاتر لە ناوچە شاخاویەکاندا ژیاون، زۆر تێکەڵ نەبوون بەنەتەوە هۆزەکانی دەوروبەریان، بە تێڕامانی خۆیان پەرستنیان کردووە. پەرستنەکانیشیان بریتی بۆ لە شتە سروشتیەکان وەکو دار و مانگ و ڕۆژ و هەتا دوایی. هەموو جۆرە شتێکی سروشتی لەم بوونەدا سوودی بە مرۆڤ گەیان دەبێت، ئەوان دەیان پەرست. بەڵام مێژوونووسان سەرەتای ئاینی کورد دەگەڕێنەوە بۆ زۆر شتی تر. پاشان ئاینی کورد لەگەڵ تێکەڵبوونیان بە هۆزەکان و دروستکردنی فەرمانڕەوایی ماد یان ئاینی ئاریەکان لەو ناوچەیەدا بەگشتی بریتی بوو لە ئاینی ووددا کە لە هیندەکانەوە وەریان گرتە بوو. پاشان ئەم ئاینە وابەز بوو بە کوردەکانەوە کە گۆڕا بە ئاینی واردنا کە ئەم خوایە تەنها پەیوەست بوو بە مادەکانەوە. هەرچەندە دەڵێن هندەکانیش پەرستویانە، پاش سەرهەڵدانی ئاینی بودای لە ناو مادەکان و پارسەکاندا دەستی پێکردووە و بە مەهرپەرستی خۆی ناساندووە. مادەکان و پارسەکان بڕوایان وابووە کە مەهرپەرستی خوایەکی گەورەتر بووە لە هەموو خواکانی تر.
پاشان ئەم ئاینەشیان بەجێهێشتووە و ڕوویان کردوتە ئاینێکی کە ئەمر سەرچاوەکەی دەگەڕێتەوە بۆ هیندەکان. ئەم ئاینە ناوی میترا ئیسیسم بووە کە لەسەر بناغی ئاگرپەرستی هێزە سروشتیەکان دانراوە، وەکو باو تۆفان و جوانی ئاسمان و چیا و جەنگەڵ و شەو. کورد بە سەردەمێکدا تێپەڕیوە کە پێی دەوترێت سەردەمی جادو و سحربازی. ئەم ئاینە زۆر برەوی هەبووە. خەڵکی سادە و پیاوچاکانی کوردیش دەبوو لە سحر و جادو و شارەزا بوونایە، تەنانەت پیاوە ئاینەکانش لە سحر شارەزا بوون، واتە سحر پیشەی ئەو سەردەمەی کۆمەلگا بوو. ئەم ئاینە لەسەر بنەمای خوایەک دامەزراوە کە دوو فریشتەی لەژێر دەستا بوو بە ناوی ڕاشون و سەر ئوشنا. لەژێر فەرمانڕەوای خواکەیاندا بووە کە ناوی میترادانەیە کە فریشتەکان سزای خراپەکاران دەدەن. بێزگە لەم خوایە بڕوایان بە خوای خواکان بووە کە ناوی ئێزدی یان ئێزدەکان بوو. ئەو خوای تریش بریتی بۆ لە میترا کە خوای ڕووناکی بۆ و ئاگنی خوای ئاگر و ئیبندارە کە خوای سروشت و هەورە بروسکە بووە. خوای واروونە خوای ئاسمان بووە و ئاناهیتا خوای ئاو بووە. بێزگە لەم خوایانە خوای کەشیان پەرستووە و هەروەک باسمان کرد خوای خواکان ئێزیدی بوو، بەڵام خوای ئاگر بەڕێزترین خوا بۆ لای کوردەکان و ئاگریش ڕێزێکی تایبەتی هەبووە. پیاوانی ئاینی ئەو سەردەمەی کورد بە ئەتروبان یان ئاگراوان ناو دەبران، بەڵام ئەوی جێگەی سەرنجە ئەم دروشمە ئاینیە لەو سەردەمەدا دروست بووە. وتەی چاک کردداری چاک کاریان پێ کردووە، واتە پێش ئاینی زەردەشتی ئەمانە هەمووی ئاینی کورد بوون. بەڵام لە دوای ئەم ئاینانە گرنگترین ئاین کە سەرچاوی گرتووە لە ناو کوردەکاندا ئاینی شوشانگ بووە، واتە خوای هەمە چەشنە. مێژوونووسی دانیمارکی کریستیانسین و مێژوونووسانی تریش لەسەر ئەو ڕایەن کە ئەم ئاینە سەرچاوەکانی ئاینەکانی پێشوو بووە. پیاوە ئاینیەکان و سحربازە کوردەکان بۆ گرتنە دەستی دەسەڵات ئەم ئاینەیان دامەزراندووە. بناغی ئەم ئاینە میتراییە. ئاینەکانی کورد بەگشتی بریتی بوون لە یەکەم پەرستنی هەموو دیاردە سروشتیەکان، دووەم پیاوەکانی ئەم ئاینە جادو و سحرباز بوون، سێم تەنها ڕۆحانیەکانی ئەم ئاینە پاکن. لە دواتردا هاتنی زەردەشت. با بزانین زەردەشت کێیە. زەردەشت لە ڕاستیدا بە چەند ناوێک لێک دراوەتەوە، بە وشتری زەرد یان ئەستێرەی زێڕین یان پیر و یان دەسەڵاتی زێڕین. خاوەنی وشتر یان گەشەوە باسییان لێوە کردووە. مێژوونووسان وا دەگیرنەوە کە زەردەشت کوڕی پیاوێکی جووتیار بووە، لە ڕەگەز و ڕەچەڵەکدا ئاری بووە. ناوی لە بنەڕەتدا زرواسترە یان زراتشترە بووە، واتە خاوەنی وشتری زەرد یان وشتری کۆن یاخود پیر دێت. لە ڕاستیدا مێژووی لە دایکبوونی زەردەشت زۆر ڕوون نییە، بەڵام مێژوونووسان دەیگەڕێنەوە بۆ 660 پێش زاین. لە ئازربایجان لە دایک بووە. بنەماڵەکەی ئەسپیامایە کە لە ڕەچەڵەکدا هەموو ئارین. باوکی زەردەشت ناوی پورشاسپای ئازربایجانیە. دایکی زەردەشت ناوی دغدوو یان دگدوو بووە، خەڵکی ڕەمی ئازربایجانە. خێزانی سێمی زەردەشت ناوی هۆیوی بووە کە کچی پاشای ناوداری فارسەکان فیرشا ئۆشتری برای جاماسپاب بووە. زەردەشت لە تەمەنی 15 ساڵیدا دەستی بە خوێندن کردووە لای مامۆستایە کە ناوی کوشتی بووە. سیر لەوەدایە کە ئەم ناوە بەکار هاتووە بۆ مەراسیمی پشتوێن بەستن لە ئاینی زەردەشتیدا، تا تەمەنی 20 ساڵی بەردەوام بووە لە خوێندن. لە دواییدا زەردەشت دایک و باوک و خێزانەکەی بەجێهێشتووە و گەڕاوە بە جیهاندا، یان دەڵێن کەسێکی گۆشەگیر بووە لە چیاکان و ئەشکەوتەکاندا ژیانی بردۆتە سەر. لە تەمەنی 30 ساڵیدا بە پەیامبەر خۆی ناساندووە، بانگێشی بۆ پەیامبەرایەتی و ئاینەکەی کردووە. مێژوونووسان دەڵێن لە کەناری دەریای دیتا لە نزیک نیشتیمانەکەی خۆی لە ئازربایجان لەلایەن فریشتەیەکەوە کراوە بە پەیامبەر. ئەو فریشتەیە ناوی هومنا یان بەهمەنە، واتای لە زمانی پارسی کۆندا بە مانای بیری چاکە هاتووە. لە دوای 8 ساڵ پەیامبەرایەتی لەگەڵ 6 فریشتە ناسراوەکەی ئەم شاسپاندان نوێژی کردووە. لە دوای 10 ساڵی تری پەیامبەرایەتی مێژوونووسان دەڵێن خەڵکی زۆر ئازاریان داوە، تەنها یەک کەس باوەڕی پێدێنێت ئەویش نزیکی خۆی بووە، یان دەڵێن ئامۆزای خۆی بووە کە ناوی مینیدی نیمونها بووە. لە پاشان سەری خۆی هەڵدەگرێت و ڕوو دەکاتە ئەوروپای ئێستا لە ناو یۆنان و ڕۆمەکاندا دەست دەکا بە بڵاوکردنەوەی ئاینەکەی خۆی. زەردەشت لە ناو یۆنانیەکاندا بە زۆرۆ ئاسترز ناسراوە، لە ناو ڕۆمەکانیشدا بە هەمان شێوە پێیان وتووە زۆرۆ ئاستر. کارناسی فەڕەنسی ئاوێستای جەیمز دارمێستەر دەڵێت لە دوای بەجێهێشتنی زەردەشت لە ناوچەکەدا توانی ڕۆمەکان و یۆنانیەکان ڕێک بخات و کۆکیان بکات لەسەر خوایەک کە لە زەردەشتدا دایان تاشی،
ناویان ناهوم کە لە شێوەی مرۆڤدا بوو. کرن مێژوونووسی فەڕەنسی دەڵێ زەردەشت پەیامبەر نەبوو وەڵکو ڕۆشنبیرێکی ڕووناک پەرست بوو لە گەڕانەوەیدا بۆ خۆر هەڵات ناونرا بە خوای خۆر. ئەفڵاتون بە ڕاشکاوانە باسی زەردەشتی کردووە ئەو بە فەیلسوفێکی پارس و هندەکانی دەزانێت و بە دامەزرێنەری ئاینی مەزدیەسنای زانیوە کە تا ئێستاش لە هیندستان و ئێراندا ئەو ئاینە ماوە. مێژوونووسی سەدەی سێمی زاین برۆسس زەردەشت بە پاشایەکی خوازراوی پارس و مادەکان دەزانێ. مێژوونووسە بە ناوبانگەکانی جیهان هەموو لەسەر ئەوە کۆکن کە زەردەشت خەڵکی ئازربایجانە، بەڵام ڕایەکی کە هەیە کە دەڵێن زەردەشت خەڵکی شاری ڕێیە، واتە تارانی ئێستا بە زمانی ئاوێستایی باسی کردووە. بە شاری تارانیان وتووە وخ و بە زمانی پەهلەوی پێی دەڵێن ڕکا کە گوایە زەردەشت لەوێ لەدایک بووە. ئەو مێژوونووسانش بریتین لە ئەفڵاتون و دیۆزین لەگەڵ هەرمودرس کە قوتابی ئەفڵاتون بووە. هەر ئەوان ژوشەی زەردەشتیان لێک داوەتەوە بە مانای ئەستێری زێڕین یان نیازپاکەوە ویان بە زەوی کێڵەڕێکی باش لێکیان داوەتەوە. لە ناو مێژوونووساندا تەنها مێژوونووسی ئەڵمانی کە ناوی دۆمارێنیە دەڵێ زەردەشت خەڵکی باڵغی ڕۆژهەڵاتی ئێرانە یان ئورمیە و زەردەشتی بە مانای سووتان و گەشاوە ناوزەند کردووە. بە هەر جۆرێک بێت دەگەڕێمەوە سەر باسەکەی خۆمان، تەنها ویسم سەرنجی ئێوە ڕابکێشم بۆ باسکردنی جێگە و ڕێگەی زەردەشت. بەمەش دەرکەوت کە زەردەشت کورد نییە، بەڵکو زۆرێک پێیان وایە کە ڕەگەزی زەردەشت ئاریە و لە بێغدا ئازەریە. لە پاش گەڕانەوە بۆ ناو مەڵبەند و زێدی باو باپیرانی وەک پێشتر ئاماژەمان بۆ کردبوو لە هەرێمی خۆرهاڵاتی ئێران گەیشتە بارەگەی پاشای ئەو هەرێمە کە پاشای پارسەکان بوو، ناوی ویشتاسب بوو. زەردەشت بەهۆی زیرەکی و لێوەشاوی خۆی توانی لە دەسەڵاتی ئەو پاشایەدا جێگای خۆی بکاتەوە تا 2 ساڵ بەنهێنی کاری کرد تا ئەو پاشایە بهێنێتە سەر بیر و بۆچوون و ئاینەکەی خۆی. بەڵام دەسەڵاتداران و فەرمانڕەوایان و پیاوانی ئاینی ئەو دەڤەرە زۆر دژایەتی زەردەشتیان دەکرد. لە دوای ئەوەی کە زەردەشت کچەکەی خۆیدا بە ویشتاسب کە بە تەمەنی 48 ساڵ لە کچەکەی زەردەشت گەورەتر بوو، کچەکەی ناوی یوروچیز بوو. لە پاشاندا تەواوی هێز و دەسەڵاتی خۆی خستە ژێر دەستی زەردەشتەوە تا ئاینەکەی بڵاو بکاتەوە و خۆشی بڕوای پێهێنا و ئاینی زەردەشتی بووە ئاینی ڕسمی ئێران و بۆ بڵاوکردنەوەی ئەم ئاینە کەوتنە جەنگ و کۆششکردن. لە ماوەی 20 ساڵدا خەریکی بانگەواز و داگیرکردنی وڵاتانی چواردەوریان بوون کە زەردەشت تەمەنی گەیشتە 77 ساڵ لە جەنگێکدا بەرامبەر بە تورانیەکان و مادەکان لە ڕاستیدا سەرکەوتن بەسەریاندا. پارسەکان توانیان مادەکان و تورانیەکان تێک و پێک بشکێنن و زەردەشتیش لە تەمەنی 77 ساڵیدا کێکێک بوو لە سەرکردەی ئەو لەشکرانە بە دەستی تورانیەکان کوژرا. کتێبی ئاوێستا وشی ئاوێستا لە بنەڕەتدا واتاکەی بە بێغ دێت یان ئەسڵ ویان پەنایان دۆستایەتی هاتووە. کتێبی ئاوێستا کتێبی ئاینی زەردەشتە کە هیچ گومانێکی تێدا نیە کە ئەم کتێبە هیچ سەرچاوەیەکی نەماوە. بەڵگەشم بۆ ئەمە مێژوونووسان دەڵێن لە سەردەمی خۆیدا لە تەختی جەمشیددا لەو ئاتاشگایە هەڵگیراوە لەسەر پێسی گیان لە بەراندا نووسرا بووە کە کاتێک ئەسکەندەر لە ساڵی 331 پێش زایندا ئەو ناوچەیە گرت، ئەو ئەتاشگای سوتاند و ئاوێستەکەشی لە ناوبر. ئەو ئاوێستانی تریش کە لە ئاتاشگەکانی تردا مابوونەوە وەکو ئاتاشگەکانی هندستان و ئازربایجان یۆنانیەکان دزیان بۆ خۆیان. مێژوونووسەکان دەڵێن زۆربەی زۆری فەلەکناسەکانی یۆنانی لە کتێبی ئاوێستاوە فێری فەلەکناسی بوون. دەڵێن ئاوێستا سەرچاوەیەکی باش بوو بۆ گەردووناسی. لە سەردەمی ئەردەشیر پاشای ئەشکانیەکان کە لە دوای نەمانی دەسەڵاتی ئەسکەندەرەوە ویستی سەر لە نوێ ئاوێستا کۆبکاتەوە، فەرمانی دا بە ڕۆحانی و موغەکان کە دەست بکەن بە کۆکردنەوەی ئاوێستا. ئەمەش موغەکان و ڕۆحانیەکانی هاندا کە خۆیان بکەن بە زەردەشت و ئەوان سەر لە نوێ داڕشتنەوەی ئاوێستا بکەنەوە. مێژوونووسی کورد مەردۆخی دەڵێ ئەوەش بۆ هۆی ئەوەی کە چەند زەردەشتێک دروست ببێ تا بە ئارەزوی خۆیان چەند ئاوێستەیەک بنووسنەوە. لە دەوڵەتی ساسانیەکاندا زۆر برەویاندا بە ئاینی زەردەشتیت. کەسێکی ڕۆشنبیر کە بە ڕەچەڵک کورد بوو بۆ وەرگرتنەوەی دەسەڵات لە ساسانیەکان و دەسەڵاتی کوردی بێنێتە کایەوە وتی من زەردەشتم. ئاوێستایەکی نووسراوی جوانی بەدەستی خۆی خستە بەردەست ساسانیەکان، خۆشی کردە گەورەی موغەکان و ڕۆحانیەکان، زەردەشتێتی کردە یاسا و ئاینی کیشوەری ساسانی. ئەمە سەری نەگر. پاشان لە سەردەمی شاپوردا گەڕانێکی زۆریان کرد لە یۆنان و هیندستان و ئاتاشگەکانی تری زەردەشتیدا تا بەم شێوەیە کۆیان کردەوە کە لە ڕاستیدا ئاوێستان نەبوو،
بەڵکو تەنها قسە و باز بوو لەسەر زەردەشت، هەر قسەیەکی گێڕاوە بوو هیچی تر. ئاوێستیان دروست کرد لە 31 نسک یان بەش تا سەردەمی ئاینی ئیسلام، کە ئاینی ئیسلام هات ئاوێستا کاریگەری ئیسلامی لەسەر بوو، یان یاسای فیتودی بەکاردەهێنا کە کوڕ دەیتوانی لە دایک و باوک و کچی خۆی مارە بکە و خوشک و برا لە یەک مارە بکرێن لەسەر ئەو بنەمای کە ڕەسەڵک ون نەبێ لەو سەردەمەدا. ئەم کارە باو بوو، بۆ نمونە مێژوو نووسان دەڵێن هاتنی ئاینی ئیسلام بۆ ناوسەکە ئەو چاکەی لەگەڵ میلەتی کووردا کرد کە مەحرەمی دروست کرد لە ناوسەکەدا لە یاسای شریعەتی زەردەشتیدا بە ناوی یاسای فیتود کە دایک لە کوڕی خۆی مارە دەکرا و کز لە باوک و خوشک و برا کام بوو زیا کە کەسایەتیەکی ئاینی بوو خوشکەکەی خۆی هێنا و پاشان کوشتی. هەڕۆدۆت لە 484 تا 489 پێش زاین باسی کردووە. ئەردەشیری دووەم کچەکەی خۆی مارە کرد کە مێژوو نووسی یۆنانی کتی زیاز 5 ساڵ پێش زاین ژیاوە و ئەم مێژووی نووسیوەتەوە. پاشان قوبات کچەکەی خۆی مارە کرد، مێژوو نووس ئاگاتیاس باسی لێوە کردووە. زۆری تریش هەن کە کەسایەتی ئاینی بوون و ئەو یاسایان بەکارهێناوە کە گوایە ئێستا زەردەشتیەکان دەڵێن ئەمە لە ناو ئاینی زەردەشتیەدا باو نەبووە، بەڵکو لە ناو ئاریەکاندا باو بووە. خۆ ئەگەر واش بێت زەردەشت پەیامبەری ئاریەکانیش بووە. ئاینی ئیسلام ئەو چاکەی هەبووە بۆ گەلی کورد کە ئەو یاسایی نەهێشت. ئەو چوار بەشەی ئاوێستا کە هیچ شەرع و یاسایەکی تێدا نەماوە، بەڵکو تەنها چیرۆکی بەر ئاگردانن بریتین لە مانەی خوارەوە. دین کرد، نەتەر، ویسداک، یەزدەک. هەروەها لەناو ئەو چوار بەشی ئاوێستادا 5 بنەمای سەرەکی هەیە بۆ بەندایەتی. یەکەم یەسنا، واتە نزە و پاڕانەوە کە لە بەرامبەر ئاگردا دەخوێندرێت. دووەم، ویسپست، واتە بەندایەتی بۆ ئاهو ڕامزادە، ئەمە تەواوکەری یەسنایە. سێم، وەندیدان، ئەمەیان دەستوری ئیشوکار و سەرکەوتنە بەسەر دێ و دڕندەکاندا. چوارم، پشتیان سرود ویان گاتە، ئەمە بۆ ئەو 6 فریشتەیە دەخوێنرێت کە زەردەشت گفتوگۆی لەگەڵ کردوون. پێنجەم، خوردە ئاوێستا، واتە ئەو نوێژانەی لە بۆنە و جەژنەکاندا دەخوێنرێت. بە کورتی ئەمە باسێکی ئاوێستا بوو. باوەڕی زەردەشتی، لە ئاینی زەردەشتیەتدا ئاهو ڕامزادە بە خوای چاکان ناوزەند کراوە، ئەهریمەن بە خوای خراپە دانراوە. هەمیشە ئەم دوو دەسەڵاتە کە لە ناو زەردەشتیەتدا بە خودا ناسراون لە کێشمە وەرگرتنی دەسەڵاتدان بۆ وەرگرتنی دەسەڵات لە دەست یەکتری. ئەوەی جێگەی سرنجە ئەم دوو خوایە لە خوایەکی کەوە سەرچاویان گرتووە کە ناوی زەروانە. دەڵێن زەروان لە مەولاوە دەسەڵاتی خۆی بەخشیوەتە دەست ئاهو ڕامزادە بۆ چاکە، بەڵام ئەهریمەن ئەمەی پێڕەوا نییە، بۆیە کەوتوتە گیانی شوێن کەوتوانی ئاهو ڕامزادە. ئەگەر باوەڕێک لەسەر ئەم شێوەیەدا بمەزرێت، خواکان لە دەسەڵات لە یەکتری سندەوە دابن، ئەو کات ژیان بەرەو لە ناوچوون و مرۆڤەکانیش بەرەو فەتارەت دەچن. کەواتام ئاینەی کە ئێستا بانگەوازی بۆ دەکەن هەڵخەڵەتاندنی گەلی کوردی موسڵمانە و بیرێکی پوکاوی سەردەمی ساسانیەکانە کە ئێستا ئەیانەوێ بە ناوی هێنانەکایی دەوڵەتی کوردی کە گوایە زەردەشت بانگەوازی بۆ دروستبوونی دەوڵەتی کوردی کردبێ و ئێستا دەیانەوێ بە بیری زەردەشتی دەوڵەتی کوردی دابمەزرێنن کە تەنانەت بنەمایەکی یاسایی لەناو ئەو ئاینەدا نەماوە، یان بە سرودی ئەی ڕەقیب کە شانازی بە کەیخوسرەو دەکەن و خۆیان بنەوەی ئەو دەزانن کە لە کاتێکدا دەوڵەتی مات بەدەستی ئەو لە ناوچووە. کە ئیسلام هات کۆتایی هێنا بە پیرۆسترین شتی زەردەشتی کە بریتی بوو لە میزیگا. ئاینی پیرۆزی ئیسلام چاکەیەکی تری خستە سەرشانی کورد، یاسایەکی تری ئاوێستا و زەردەشتی تریشی نەهێش کە بریتی بوو لە ڕەدوو یان هەڵگرتن کە لە ناو کۆمەڵگەی کوردەواریدا وای لێ هاتبوو کچەکان و ژنەکان لە ماڵەکاندا زیندانی دەکران، نەکو پیاوێک ئاینی زەردەشتی ویان موغێک یان ئەتروبانێک ویان ڕۆحانیەک ڕەدووی کات و ئیتر کە دووری خستەوە لە جێگەی خۆی ئەو کات ئەو دەبێتە خاوەنی ئەو ئافرەتە. هەرچەندە بەداخەوە ئێستاش لە هەندێک ناوچەی کوردستاندا ئەو مەڕاسیمە ماوە، بەڵام گۆڕانکاریەکی تەواوی بەسەردا هاتووە. ئێستا دەڵێن ئەگەر دوو کەس یەکتریان بەدڵ بێت هەڵی دەگرێت و دەیبات، بەڵام بۆ دەیبات و بۆ لە خۆی مارە ناکات خێرا. پاشان بە نەمانی ئەم ئاینە و مەڕاسیمەکانی کورد ڕزگار بوو، بە تایبەت لاوانی کورد بە کچان و کوڕانیەوە لە دەست بە قوربانی کردن، چونکە ئەگەر ئاتاشگایەکی تازەی زەردەشتی بکرایەتەوە دەبوو کچێک بکرایەتە قوربانی و پێشکەشی ئاتاشگەکە بکرایە. خۆ ئەگەر کچێک دەست نەکەوتایە ئەوە کوڕێکی ناباڵغیان دەکردە قوربانی. ئولاف ئوشیم لە کتێبی مێژووی گەیشتن بە دەسەڵاتی خۆیدا باسی کردووە. گەلی کوردی موسڵمان هەمیشە شانازی کردووە بە ئاینی پیرۆزی ئیسلامەوە.
لەبەر ئەوەی ئەوەندەی ئێمە سوودمان لە ئاینی پیرۆزی ئیسلام بینیوە ئەوەندە سوودمان لە هیچ بیر و باوەڕێکی کان نەدیوە. بە تایبەت نازانین ئێستای بیری زەردەشتی و لە پێشینەشدا چ خزمەتێکی بە میلەتەکەی من کردووە تا ئەو بیر و باوەڕە جێگەی سەرنجی من بێ. تەنها ئێستا وەک قسەی زل یان ڕق یان قسەی نەزۆک یان زۆڵک دەیدەن بەگوێ میلەتەکەماندا کە تەنها دەیانەوێت داماڵینی ئەو کولتورە موسڵمانیی گەلی کورددا بماڵن. مەودودی دەڵێت ئێمە ناتوانین هیچ شتێک بە زەردەش بڵین وەکو موسڵمان لەبەر ئەوەی ئەگەر پەیامبەر بوو بێت ئەوە پەیامی پەیامبەرێتی تەواو بوو و کۆتایی پێهاتووە. خۆ ئەگەر فەیلسوفێکش بوو بێت وەک زۆربەی فەیلسوفەکانی تر ئێمە سوودی لێوەردەگرین. بەم جۆرەش گەیشتنە کۆتایی ڤیدیۆکەی ئەمڕۆمان. ئەگەر ڤیدیۆکەتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدیۆمان بۆ بکەن و هەروەها شیری بکەن لەگەڵ هاوڕێکانتاندا. وە لە بیرشتان نەچێ ئەگەر ئەتانەوێ هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەی ئێمە ببینن ئەوە هەر ئێستا سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زەنگۆڵی تەنیشتی سەبسکرایبەکەش چالاک بکەن. دووبارە و سێبارە سوپاسم دەکەم بۆ تەماشاکردنی ڤیدیۆکە. تا ڤیدیۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خودا بن.